علی فەرهود سوپاس سالاری عێراق ئەمڕۆ سەردانی شاری کەرکووکی کردو لەگەڵ فەرماندەی ژووری ئۆپراسیۆنە هاوبەشەکان کۆبوویەوە بە پێی زانێرەکانی پەیامیش لە کۆبوونەوەیەکدا لە سەربازگەی کەیوان وەزارەتی بەرگری عێراق ژوورێکی سەربازی هاوبەشی بەبێ پێشمەرگە دروست کردووە هاوکات لەگەڵ هێزەکانی لیوای 61 تایبەتی سەرۆک وەزیرانی عێراق کە ماوەی چەند هەفتەیەکە مەلەفی ئەمنی کەرکووکیان گرتووە دەدەست کۆبوویەوە. پەرلەمانتارێکی عێراقیش دەڵێت هیچ هێزولایەنێک ناتوانێت دۆسیەی ئەمنی و ئیداری لە ناوچە جێ ناکۆکەکان بە تەنها بەڕێوە ببات. هەر کاتێک غیابی پێشمەرگە هەموو لایەنەکانی عێراق باش دەزانن هیچ لایەنێک بە تاکڕەوی ناتوانێت کەرکووک بەرێتە ڕێوە بەڵکو عێراقش بەرێتە ڕێوە و پێشم وایە دەیان ژووری ئۆپەراسیۆنی ئاوها دروست بکرێ هیچ سوودێکی نابێ ئەگەر بێت و بە هەماهەنگی هەموو لایەک نەبێ و سەرکەوتوش نابێ و بینیشمان لە ڕابردوودا نە کورد بەتەنها ئەتوانێت کەرکووک بەرێتە ڕێوە نە عەرەب بەتەنها نە تورکمانیش بەتەنها واتە ئەبێ ئەمە هەر بیر لەوە بکەینەوە پێک هاتە ڕەسانەکانی شاری کەرکووک بەیەکەوە ڕێک بکەوین و بە تایبەتی ماڵی کوردیش ڕێک بخەینەوە لەبەرەوەی ئێستا بەشی سەرەکی گرفتەکان ڕێکنەخستنی ناوماڵی کوردە کە ئەنجامەکانی لێکەوتەوە بینیتان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقش. مانگی ڕابردوو بە نێوەنگیری ئەمریکا هەردوو وەزارەتی پێشمەرگە و بەرگری عێراق بە مەبەستی گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە جێ ناکۆکەکان و پتەوکردنی پەیوەندیەکانی هەردوولا کۆبوونەوە. شارەزایەکی سەربازیش پێی وایە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دەرهاویشتەکانی کوردی لە کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکانی تر کردووە بە ژمارە 2. وڵا بەداخەوە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لێکەوتەکانی وای کرد کورد لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان لە شەنگارەوە تاگاتە خانەقین فەرامۆش بکرێ فەرامۆشێک بە شێوەیەک لە سەری سەرەوە تا خوارەوە مەبەستم لە سەری سەرەوە لە دەسەڵاتە ئەمنیەکان لە دەسەڵاتە ئیداریەکان لە دەسەڵاتە سەربازیەکان تاگاتە ئاستی خەڵک بۆشاییەک بۆ کورد دروست بووە بۆشایەکی سلبی کورد ئێستا بووەتە هاوڵاتی پلە 2 لەو ناوچانە و تا ئێستا هیچ ئاماژەیەکی ڕسمی یەکلاکەرەوە نییە بۆەوەی کە کورد لە ڕووی ئەمنی و سەربازیەوە بگەڕێتە ئەم ناوچانە هەندێک گفتوگۆ و دانیشتنیە پێشتریش ئەو گفتوگۆ و دانیشتانە لە بینی وزارەتی پێشمەرگە و وزارەتی دیفاعی عێراق و لە بینی لایەنەکانی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق بووە بەڵام لە ئەنجامدا ئەوەی لێ نەکەوتوێتەوە کە کورد بوونێکی هەبێ بگەڕێتەوە بۆ ئەو ناوچانەی کە پێشتر لێی بووە لە کەرکووک لە خانەقین لە شەنگار و تا واش بێت کورد توانم بڵێم غەدر لێکراوە بێ. ئەگەرچی هەوڵەکان بەردەوامن بۆ گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی تر و بەشداری لە مەلەفی ئەمنی لەگەڵ حکوومەتی عێراق لەو ناوچانە بەڵام لە بەرامبەردا تورکمان و عەرەبەکان بەو هەنگاوە ناڕازین و لە ماوەی ڕابردووشدا نەیان شاردوێتەوە دژی هەر هەوڵێک دەوەستنەوە بۆ گەڕانەوەی جارێکی تری پێشمەرگە بۆ کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکانی تر. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.